دواتر ئەگەر ئەمانەشن نەبێ تەمەنت دەچێتە پێشەوە باوکو دایکیش تەمەنیان دەچێتە پێشەوە ئەمجا خەمی دایک و باوکی بە تەمەن یاخوا زەلیلی سەرجەگا نەبێ خوا لە دەست و قاچی خۆی نەبێ لە چاوی خۆی نەبێ نەخۆشی خراپی توش نەبێ ئەمانە هەموو خەمن ئینسانی عاقڵ ئینسانی ژیر و بەویژدان ئینسانی دیندار و خواناس و بیرکەرەوە لە قیامەت بەردەوام خەمی دایک و باوکی بە تەمەنیەتی خەمی ئەوەی کە حەسوودانێک لە دەورت بە درێژایی ژیانت لە منداڵی بۆ گەنجیت بۆ پیریت ئازارت دەدەن کەسێک نەزەرەرت بۆی هەبووە بەڵکو قازانجی شت پێگەیاندووە هیچ ناحەزیەکت لەگەڵ یانە کەچی لە حەسوودیانە چای پێت هەڵنایە و بوختانێکت بۆ فڕێدا بوختانێکت بۆ هەڵدەبەستێ ئەو بوختانەکە دەکا حەسوودەکە گەمژەیەکشی دەست دەکەوێت بۆی بڵاو دەکاتەوە ئەم قسەیەکە ئەی خاتە دەمی گەمژەیەکەوە گەمژەکە بە دەمەدی سادەی جێڕێ یان ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە فەیسبووکە بڵاوی دەکاتەوە ئەڵێ وەڵا بیستم سەرچاوەیەکی نەناسرا و کە نەیویست ناوی خۆی ئاشکرا بکاوتی فڵان کەس وا بوو ئەمە حەسوودێکم بوختانەی فڕێدا ئەم گەمژەیەش لە تۆڕی کۆمەڵایەتی خۆیان بۆ لایک و کۆمنت بڵاوی کردەوە بێ ئەقڵەکەش دوول لە ڕووی جەناوتان پەرژین بێ ڕووی دەمم لە ئێوەی بینەر و بیسەر نەبێ ئەویش بڕای پێ دەکا پێ ئەقڵەکەش بیر ناکاتەوە باشە خوا چاوی داومێ بۆی پێی ببینم گوێ بۆ ئەوەی پێی ببیستم خوا نەیفەرمووە بە گوێت ببینە ئێستا خەڵکی ئەمڕۆ بەڕێزان بە زۆری بە گوێ دەبینێ یعنی هیچی بە چاوی خۆی نەبینیوە ئەڵە وەڵا بیستم کاکە مادام بیستم وایە نا تۆ بە گوێ دەبینی کاکە چاو بۆ بینینە نەک گوێ بۆ بینین بێ ئەقڵ ئەو کەسەیە دوو لە ڕووی جەنابتان هەر هەواڵێکی بیست هەر خەبەری لەسەر کەسێک بیست یەکسە بڕۆی پێ دەکا ئەی بەچی بەرگەی ژانی ژیان بگرین ئەی خەم و خەفەتەکانمان بەچی لابەرین بەڕێزان ژیانێکە عەرزم کردن ڕواتان هەبێ خەم و کێشە و مەراقی زۆری تێدایە بۆ هەمومان یەکەمیان بە بڕوابوون بە قیامەت بە چاو لەسەر قیامەت بوون با بەردەوام چاومان لەسەر قیامەت بێ بەخوا ئازار شکێنە وەڵی خەمەکان لەبیر دەباتەوە و لایان دەبا خەمی هەژاری ئەزانی هەژاری ئینسان بە چۆ کادێنێ ئای کە خەمێکی گەورەیە شاعیر کاتی خۆی جوانی وتوە دەڵێ يمشي الفقير وكل شيء ضده والناس تغلق دونه أبوابها فقیر بەبێ ئەوەی بۆ خۆی بە ڕێگادا دەڕوا کەچی هەموو شتێک ڕقی لێیەتی خەڵک دەرگای لەسەر دادەخەن کاتێک کە دەچێتە ماڵەکانیان حەز بە چارەی ناکەن بەخوا هەروایە وەڵی فەقیرێک جار هەیە بۆ سیلەی ڕەحم دەچێت بۆ ماڵێک یعنی سەردانێک دەکات سیلەی ڕەحم جێبەجێ دەکات بەس چونکە هەژارە خاوەن ماڵی دەوڵەمەند پێی خۆش نییە ئەڵێ نەوەک بۆ قەرسات بێ نەوەک داوای یارمەتیم لێ بکە بەڵام بەخوا ئەو بەدڵێکی سافەوە هاتۆتە ماڵەکەت هیچی لە تۆ ناوێ بەس چونکە فەقیرە خەڵک خۆشی ناوێ دەرگای لەسەر دادەخا وتراه ممقوتا وليس بمذنبين يرى العداوة لا يرى أسبابها خەڵک لە خۆ ڕقیان لێیەتی بەبێ ئەوەی گوناهێکی کردبێ هەز دەکا خەڵک دوژمنی بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێ یعنی هەژارەکە بیر دەکاتەوە خوای پەروەردگار خۆ من خراپەم بۆ کەس نییە ئەو خەڵکە بۆچی ڕقی لێم دەبێتەوە بۆچی بە تاوانبار و گوناهبارم دەزانێت لە کاتێکا من تەنها ئەوەیە هەژارم بۆیە هەژاری ئازاری یەکجار زۆر بە مرۆڤ دەگەێنێ